بەڵێ وەک لە راپۆرتەکەی بانکی جیهانی ئاماژەی پێکراوە کە ئابووری ئێران بەرەو داڕمان دەچێت و ئێستا زۆر لەرزۆکە و هەڵاوسان و چەندین هۆکاری دیکە لە وڵاتەوەیان کردووە کە هۆشداری بدرێت لە دۆخی ئابووری ئێران. مەبەستمانە گفتوگوی زیاتر بکەین بەڕێز کاوە ئاهەنگەری بەرپرسی تۆڕی نەدای زاگرۆس لە بڕۆکسل میوانی ئەمەیە. کاکاوەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 کاکاوە. ینی ئەم راپۆرتەی بانکی جیهانی بینیمان و گوێمان لێبوو لە راپۆرتەکەدا، بەڵام خۆتان دەزانن هەر لە سەرەتای گەمارۆکانی سەر ئێران و ئەو فشارە ئابووریە زۆرەی کە ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا لەسەر ئێران دروستیان کردو، ئێران هێشتا لەسەر پێی خۆی وەستاوە. پێتان وایە ئیدی وەک لە راپۆرتەکەدا هاتووە ئێران لەوە زیاتر بەرگەی ئەو فشار و گوشارانە ناگرێکە لە سەرەتی؟ دیارە ئەوەی کە ئێران تا ئێستا لەسەر پێی خۆی ڕاوەستاوە دەگەڕێتەوە سەر تایبەتمەندیەکانی ئێران، نەڕژیم. ئێران وڵاتێکی دەوڵەمەندە، کانگا و ژێرخانێکی زۆری هەیە. ئەگەر ڕژیمێکی وەکو کۆماری ئیسلامیش بەسەری دازاڵ بێ بۆ ماوەیەک دەتوانێت دەوام بێنێت، ئەوە ناگەڕێتەوە سەر زرنگی یا کارامەیی بوونی ئەم ڕژیمە مانەوەی یا لەسەر پێخۆڕاوەستانی، بەڵکو دەگەڕێتەوە سەر و سەرۆت و سامانی ئەو خەڵکە نەوەکانی داهاتوو کە بەداخەوە کەوتوتە دەست ئەو ڕژیمە. بەڵام ئەوەی ڕاستی بێ کێشەی ئابووری لە ئێران بنەڕەتدا سیاسیە و دەگەڕێتەوە سەر پێکهاتەی سیاسی و ڕوانگەی سیاسی و گۆشەنیگای کۆماری ئیسلامی بە ژیانی کۆیی ئەم خەڵکە چ لە ناوچەدا و لە چ لە ئاستی جەهانیدا. من پێم وانێ ئەم ڕوانگەیە و ئەو ئیدۆلۆژی کە کۆماری ئیسلامی لە 44 ساڵی ڕابردوودا لە دامەزنێرەکەی خومینیەوە کە بۆی بە میرات گەیشتووە بتوانێت یەکەڵ بە سیستەمێکی جەهانی بێت، چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی غێرە ئابووریەوە. بۆ نمونە بەعرزکەم هەتا ئێستاکە ئێران کێشەی سویفتی هەیە لەگەڵ بانکەکانی جەهان، ینی وەسڵ نییە بە بانکی جەهانی. ئێستا ئەوەی کە لە جەهاندا لە ڕاستیدا زاڵەوە، ینی وەکو ڕوحی نظامی ئابووری لە جەهاندا زاڵە بەسەر جەهاندا، بەرنامەیەکی ئۆرگانیک یا سیستمێکی ئۆرگانیک و پەیوەندیەک و وابەستگی بە یەکتر لە ئاستی جەهانیدا کە ئێران یا کۆماری ئیسلامی بڵین باشترە نایهەوێ بچێتە نێو ئەو نظامە جەهانیەوە. لەبەرەوەی کە ئەگەر بیهەوێ بچێتە نێو ئەو نظامە جەهانیەوە دەبێ شەفافیەتی ماڵی، دەبێ پرۆتۆکۆلی FATF دەبێ پەسەند بکە. بەڵام چون هەندێک بەرنامەی تەرۆریستی و دژەمرۆیی و خراپکارانە و بەرنامەی ڕەشی لە دەستدا هەیە و نایهەوێت دەستی ڕوو بێ بەرنامە و پیلانە ڕەشەکانی ڕووبن بەڕووی جەهانداوە، لەبەر ئەوە مەجبورە لە بازاری ڕەشدا بە شێوەی نەهێنی ژیانی ئابووری بەرێتە سەرێ. بۆیە ئەگەر بتوانێت بە کەڵک وەرگرتن دەو سەرچاوە و سەرۆت و سامانەی کە ئێران هەیەی خوددا پێداوە سروشتیە، بەڵام من پێم وانێ لە درێژخانەدا بتوانێت دەوام بێنێ. کێکاوانەها گەباک و مرۆڤ لە يعني روشا نافخوية إيراني تماشا دكا مثل روشا نافخوية خل جل غازن داندكن جل جليان دكن اشترى بيجم تمن برامبري دولار استا حري نزم بلكي ديرو كده تومار كريات يعني روشا نافخوية إيراني بخوا جرتش مرا بنرخيني وروشا أبوريا نافخوية إيراني بۆ ئاگاداری جەناب و بینەرانی ئازیز، نظامی ئابووری ئێران لەسەر ئەساسی کوتلە و مافیا دامەزراوە. نظامێکی ئابووری، سیستمێکی ئابووری ئەمڕۆکەی و زانستی و کراوەی نیە، بەڵکو لە ڕاستیدا کۆمەڵێک گروپی مافیایین کە دەستیان بەسەر حیاتی ئابووری، بەسەر پێکهاتەی ئابووری ئەو وڵاتەدا گرتووە و خەریکن ئێران ئیدارە دەکەن. دیارە ئیدارە نە بە مانای علمیەکەی بەڵکو بۆ مانایەکی ئێستا بۆ وەزعیەتێک بۆ ئامار و داتایەکی ئێستا لەبەر چاومانە. چون لە ئێراندا زانست و پسپۆران و نظامێکی ئابووری زانستی پەیڕەوی ناکرێت، لە ئەساسدا چەند کۆمەڵ گروپی مافیایین کە زۆربەی هەرە زۆریان دەوروبەری خامنەئی و نێو سوپای پاسدارانن و بەپێی هەموو ئەو بەڵگانەی کە لە بەردەستدان نزیک بە 70% ئابووری ئێران لەدەست گروپێکی سەربازی و چەکداری بە نیوی سوپای پاسدارandایە کە لە حاڵێکدا گروپی چەکداری و نظامی دەبێت کارێکی دیکە بکە، نابێت خۆ لە کاری ئابووری بدا. من پێم وانەیە کە
ئێران یا کۆماری ئیسلامی بتوانێت وەزعی ئابوورینی و خۆی سامان بدا بەرەو باشتربوونی بەرێ پێم وانێ بتوانێت ینی چۆن بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوودا کە ئێران بووە ئەندامی برێکس ینی چۆن ناو ئەو هاوکێشە ئابووریە جیهانەوە کە هەر یەک لە رووسیا لە چین لە وڵاتانی دیکەی ئەندامی برێکس پێکیان هێناوە پێتان وانە ئەمە هیچ لە دۆخی ئابووری ئێرانە گۆڕێت ئەی ئەم هەوڵانە چین یان بۆ نمونە کە باسەوە دەکرێت کە ئەمریکا ڕازی بووە بەوەی کە ئێران نەوتی خۆی بە چین بفرۆشێت من نمونەیەک دێنمەوە هەر ئێستا کە ساڵانە لە نێوان وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و چیندا بە چەندین میلیارد دلار هاوکاری بازرگانی هەیە ئایا ئەمە مانایە کە چین دەتوانین بخەینە هاوکارێکی ینی بیکەینە هاوکارێکی استراتیژیکی ئابووری ئەمریکا نا ئەمانە ڕەقیبن مبادلە و معادلە و ئاڵ و وێرکردن و کڕین و ئەستاندن و چوونەتە نێو هەندێک قەراردادەوە هەیە ئێران مەجبورە هەندێک ئیمتیاز بدا هەرەو ئیمتیازانەی کە تا ئێستا بە رووسیەی داوە بە چینی داوە پێی وایە کە دەتوانێت بەدانی ئەم ئیمتیازانە لە بەرامبەر ئەو گوشار و تەوژمەی کە لەلایەن ڕۆژاوا بەسەرکردایەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەسەرەتی دەتوانێت کەمێ خۆی بپارێزێت ئەم ئیمتیازانە دەدا ئەو بە قازانجی رووسیەیە بە قازانجی هەندێک ئەو قەراردادە بەڵام قازانجەکە دوولایەنە نیە ینی ئێران قازانج لەوە ناکات ناتوانێت لەبەر ئەوەی کە ئێران ناتوانێت ملکەتی ئەم ڕێسا و پێکهاتە ئابووریە ئۆرگانیکە بێت کە بەسەر جیهاندا زاڵە ئێران ناتوانێت دەست لە تەرۆریزمی نێودەوڵەتی و منتەقەی ئێران ناتوانێت زیاتر لە 50 گروپی تەرۆریستی ئێستا کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا تەغزیە دەکات دابینی دەکات یەک دەفعە دەستی لێ بکێشێت چۆن ئەگەر بی هەوێ بچێتە نێو ئەو شەفافیەتی ماڵیەوە ئەگەر FTA ئیمزا بکە دەبێت هێنان و بردننی ئەو یا بەڵێن ئاڵوێری ئەو حسابە بانکیانە دەبێت شەفافن کۆماری ئیسلامی ناتوانێت ئەوە بکە کەکاوە من دخواست بپرسم یان ئینها مەسەلە ئیران دوارێ سەمانین سروشتی دە دەولەتێکی دەولەمەندوەکی تە دەست نیشان کردی بەس چ سەکتەراندا ینی کاری بووە ینی هەند دەستکەفتان بدەست بینە سەکتەرا سەربازی دەدەبێژەی ئەز موشەکا چێتکن درۆنا چێتکن ليش دربي ويبا مثلا سكترين دين سكترا بشي سازي سكترا درمان سازي سكترا بشي سازي دوارين جداده ايران دوا درباران ده كاري بويا سر بكوه كو بكاري ببا آلي كاري آبوريا ايراني من پێم وابێ دەبێ داهاتووی ئێران چ لە ڕووی ئابووری و چ لە ڕووی یەکەم هەموو ئەمانە دەستنە ژێر ڕکێفی چەمپێک بە نێوی سیاسی دەبێت سیاسی چاو لە وەزعی ئابوورەکەشی بکەین چون نە ئێمە بەڵکو بۆ خۆی ئێران گۆشەنیگایەکی ئەمنیەتی سیاسی هەیە تەنانەت بە ژینگە تەنانەت بە ئاو تەنانەت بە بەندەرەکان بە هاوردەکردن و ئەوەی کە لە ئینگلیسیدا ئەکسپۆرت ئیمپۆرتی پێ دەڵێن ئەمە کۆماری ئیسلامیە کە بۆ خۆی ئەم گۆشەنیگای هەڵبژاردووە و دەی هەوێ لە ڕوانگەیەکی ئیدۆلۆژیک و ئەمنیەتیەوە چاو لە جیهان دەکاوە خۆی پێناسە بکە لە ئاسی جیهانیدا من پێم وایە ئەو ئیمتیازانەی کە دەیدا و ئەو دەستکەوتە هاتیانەی کە بەدەستی دێنێ بۆ نمونە با من یەک نمونەی زۆر عینی بێمەوە لە نێو خۆی دا ئێران لەوانەیە بتوانێت کۆماری ئیسلامی بتوانێت نرخی کەلوپەل ڕاب یعنی بە تەزریقی هەندێک پوڵ بە بازار بە نێو خەڵک یا بەدانی هەندێک بەخشش یا زۆرکردنی موچەی کارمەندەکان بتوانێت هەندێک لە ناڕەزایەتەکان یا قیمەتەکان ڕابگرێت بەڵام لە درێژخایەندا ویستم ئەوە بەڵام کە ئەمە دەبێت ڕوانگەیەکی استراتیژیکمان بۆ حیاتی سیاسی ئابووری کۆماری ئیسلامی هەبێ من لە ڕووی استراتیژیەوە من لە ڕووی زات و تایبەتمەندیەکانی کۆماری ئیسلامی کە چ بەشی ئابووریەکەی چ بەشی سیاسیەکەی چ بەشی پەیوەندی نێودەوڵەتەکەی چ شێوەی تەعاملی لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی من ئەو داهاتوویە کۆماری ئیسلامی نابینم کە بتوانێت دەرەقەتی بێ وەزاڵ بێ بەسەر ئەو کێشانەی هەیەی ئەگەرچی بە شێوەی کاتوانێت هەندێک ئیمتیاز وەربگرێەوە حیاتی خۆی درێژە بدا. سپاس بۆ te birêzkava ahenggerî berpirsê tora neda ya Zagrojî Brüksel paytexta Belçîkayê gelme. Dest xweş.